ئازانی کورسان نیوز سڵاوتان لێبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی تری خەرمانەوە لەگەڵتان دەبین ئینشاءڵڵا نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی ئەم ڕۆژمان قبول بوو بێت وردە وردە نزیک دەبینەوە لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵام ئێمە هێشتا دەمانەوێت زۆرترین خێزانی هەژار سوودمەندی بەرنمەکەی ئێمە بێ ئێمە هێشتا دەمانەوێت زۆرترین چیرۆکی ئەو خێزانانە بە بینەرەکانمان بناسێنین کە بەڕاستی دەیانەوێت خێرێک بکەن یان هاوکاری ماڵە هەژارێک بکەن تاکو بتوانن لەڕێی ئەو خێزانانەی کە دێنە بەرنمەکەی ئێمەوە هاوکاری ئەو ماڵانە بکەن و ئەو ماڵانە بناسن بۆ ئەم ڕۆژ ئێمە لەگەڵ خێزانێکی تر دەبین لەگەڵ ماڵێکی تر دەبین کە ئەم خێزانە هەردوو هاوسەرەکە خاوەن پێداویستی تایبەتن بۆیە بەڕاستی ینی پێویستیان بە هاوکاری خەڵک هەیە پێویستیان بەوە هەیە لە بچووکترین تا گەورەترین شت ئەم خێزانە هاوکاری بکرێن جا من لەگەڵ خاتوونی ئەو ماڵە دەمەوێت کەمێک گفتوگۆ بکەین ئەو باسی ژیانی خۆیمان بۆ بکات بە سوپاسەوە لەگەڵمانە خاتونیان بەخێر بیت سپاس کە هاتیتە بەرنمەکەی ئێمە زۆر سپاس جا ئێمە بێکەوە دەچین پیاسەیەکەکەین باشە و لەگەڵیشە کەمێک باسی ژیانەکەین زۆر باش من هەر لە سەرتا وتم لەگەڵ خێزانێکین کە خاوەن پێداویستی تایبەت تۆ خۆت وە هاوسەرەکەشت خاوەن پێداویستی تایبەت باسێکی خۆتانمان بۆ بکەم وڵای باسی ژیانی خۆمان هەردووکمان خاوەن پێداویستی تایبەتین سێ مناڵمان هەیە و لە خانوێکی وەرەسیاین ئیتر ئێستا سیارە لەیەوە دوو مایە کە بێ و تۆ خۆت خاوەن پێداویستی تایبەتی بەڵێ خۆشم و ئەویش هاوسەرەکەشت بەڵێ بەڵێ خاوەن پێداویستی تایبەت هەردووکمان بەڵێ لەگەڵیشیە هاوسەرەکەت سیارە لیداوە بەڵێ سیارە لێیە چەندێکە تقریبی سێ یەک بوو سێ یەک ئەوەی تر شەش حەمانگی بۆ دانا دکتۆرە بێ لە ماڵۆدان چی لێ هات ئێمە کە چوین سەردانی ئەم خێزانەمان کرد هاوسەر ئەم خاتونەمان بینی کە بەڕاستی لە جێگای کەوتووە ئەنی توانای جوڵەی نییە هیچ یعنی سەربارەوەی کە خۆی خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵی شاکە سیارە لیداوە چی لێ هاتووە قاچی شکاوە و پلاتینی تێدا خۆی هاوسەرەکەت کێشەی ڕۆشتنی هەبوو پێش بەڵێ زۆر زۆر کێشەی ڕۆشتنی هەبوو نێتوانی بەڵێ ینی لە قاچایەتی بەڵێ بەڵێ کەمەندامیەکەی لە قاچەتی لە هەردوو قاچەتی خۆی شەلل دەماخە بەڵێ شەلە دەماخەیتر ئەوە حاڵوەز ئەکەشی لەگەڵیشی کە سیارە لەیاوە لەگەڵشی بڵێ قاچارە لەیاوە قاچی شکاوە پلاتینی تیا ئێستا پلاتینی تیا بەڵێ بە نەشتەرگەری و بەڵێ نەشتەرگەری بۆ کراوە باشە لە جێگای کەوتوو بەڵێ ئەبێت چەندمانێکی تریش ئەرە بەخوایتر پزیشکەکان ئەڵێن ئەتوانێت جارێکی تر بڕوا بەخوایتر زۆر بە یعنی مەحاڵە باوەڕ ناکەم پێشەوەی هاوسەرەکەت سیارە لێ بە بەڵێ ڕاستە خاوم پێداویستی تایبەت بوو بەڵام ئەیتوانی ئیش بکە بەخوایتر زۆر بەدەگمن نێتوانی نەوەڵا نێتوانی ئەو کاتی شەرنێ نە بەخوای گەورە هەموو قورسیەکانی ژیان لەسەر خۆمە چۆن لەسەر تۆیە تۆ خۆشت خاوەن پێداویستی خۆشم خاوەن پێداویستی تایبەت تۆ خۆت ئیشەکەی بەستم ئیشی ماڵەوە نەوەڵا هیچ ئیشێ ناتوانم پێشتریش هەر ئیتر ئەگەر ها چۆن بڵێ لە ماڵەوە ئیشی ماڵەوە گینانەوەڵا ئەوە یەگەر یارمەتی خەڵک مەگەر هەر خوای گەورە خۆشت کەم ئەندامیەکەت لە قاچتایە بەڵێ خۆشم کەم ئەندامیەکەم لە قاچ ناتوانی تەموو ئیشە بکەی نە بەخواز هەر هیچ ناکەم لە ماڵەوە هەرژنی ماڵەوە مەبەست مەگەر ئیشەکە بێ مەسەنەن لە دەرەوە بۆی بتوانی هاوکاری خێزانەکەتی پێ بکەی بەڵام ناتوانانی وڵی ناتوانم لەبەرەوە خۆشم دکتۆرە ئیلا ئەمەلیاتی بۆ نووسیم تۆپی قاچم تۆپی سبتم خوراوە خۆشم ناتوانم نەوەڵا خۆشم لە ماڵەوە ئەبێ تۆش نەشتەرگەری بکەی ئەبێ خۆشم نەشتەرگەریکەم بەخوای گەورە پاروتی بە 54 وەرەقە وازم هێنا نەمکرد ناتوانی بکەی نە بەخوای گەورە لە ڕێکخراوی کەم ئەندامن بەڵێ هەردووکمان هاوکاری لەوێ وەرەگرن هاوکاریتان نەکرێت وەڵی هاوکاریە کرێنی ترە هاوەرەقەیەک و جارجار زەخیرەیەکە ئاوای تر شتێکە ئیسفادەیەکێ بێ بۆ ئێوە ئیسفادەیەکێ بێ قەمسەڵی مناڵە ئەو شتانەیە بەڵێ نەشتەرگەری هاوسەرت کە ئێوە وەزعتان باش نییە نەشتەرگەری هاوسەرەکەتتان بە چی کرد وڵی دکتۆر بۆی کردین پارەی لێ نەسەندین لەسەر حسابی خۆی بۆی کردین
چی لەبەر خاطری خۆی گەورە لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەتە بەڵێ نەمانتوانێت لێ بەخوا نەمانتوانی خوا ئاگای لێ یەک دینار نەمانتوانی هێشتا ئینسانیت ماوە طبعا لە شوێنێکا کە پێویست بێ بەڵێ زۆریش ئیتر خی گەورە ڕەحمی پێ بکە و دکتۆرش ئەو یارمەتیان بۆی کردین باشە لە سەرەتای بەرنامەکە وتە 3 مناڵمان هەیە بەڵێ تەمەەن درێژ بن تەمەنیان چەنە مناڵەکان یەکێکیان 9 ساڵە بڵێ کچەکەشم 15 ساڵە کوڕەکەشم 12 ساڵە هەرسێکیان تەلەبەن هەرسێکیان تەلەبەن ئەرە بەخوا قورس نییە کە تۆ هیچ کاسبکارێکت نەبێت لە ماڵەوە 3 تەلەبەت هەبێ بەخوایتر بە قەرز خۆ ئاگادارە بەو سەرەوە هەر بە قەرز خۆویستی مەکتەبیان ئەتر ئاوە ڕەمەزانان یەکێ پارێکمان بۆ بێنێ بەوە ئیتر وردە خەڵکەمان ناسێ و تەنها بەوە ژیانەکە ئەرە بەخوای گەورە قەتە بۆ داوای جلێک بکەن داوای خواردنێک بکەن داوای شتێک بکەن نەتوانی وایان بکەی وڵای زۆر جار هەبووە نەوەڵا نەما کردووە زۆر جار هەبوو تێگەشتنیان هەیە بە وەزعەکە کە بڵێ نییە وڵای ناڵەکانە دوا فێر بوون یعنی فێر کردوون کە طبعاە بزانن چی بکەن جاری باشە داواکەن هەر نییە ئەتر مەجبوری هیچ ناڵێ هەرەگری بەر وڵای تر ئەڵێ چی ئێوە موچەی کەمەندامیتان هەیە بەڵێ هەردووکمان موچەی کەمەندامیمان هەیە بەڵام موچەی کەمەندامیش بەخوا هیچ 150,000 و ناڵم خۆ ئاگای لێ لە سارەکەدا بەزیوە خەڵک بردوێتی لە ڕای خوا لە سارەکەدا بەزیوە و پارەکە یا بە من هێناومەتەوە بە دوکانانەیەومەتەوە بە قەرزە یاوتەوە بە قەرزە خوا ئاگای لێ تۆ بەردەوام ئەبێت لە مارکێت و ئەو شتانە هەر بە قەرز مناڵیش کاتێ بۆ مەکتەب هەر بە قەرز شتە بنوویتر ئامانگانە لە کەمەندامیەکە بێ یەکێک بێ وەرەقێکمان باتێ ئەوەیە ناتوانانی ڕۆژانە پارە بێ بە مناڵەکان بەخواز نەبەخوای گەورە 3 مناڵن لانی کەمە بێ ڕۆژێگەر 1000 شان ڕۆژی تۆ 3000 تۆ بۆ مناڵەکانە یعنی بەبێ پارە ئەچن بۆ مەکتەب ئەرە بەخوای گەورە ئەگەر بیانەوە شتێ بخۆن حەزیان لە شتێ بێ وڵایتر نییە چیان لێەکەی جگە لەو موچەیەکەوە بەڕاستیەوە هەر بەخوا هەر ئەوەیە هیچ بژێوێکی ترتان نییە نە بەخوای گەورە ئێستا هاوسەریش تەر بە تەواتی خۆ بینی هیچ ئیتر خۆ دۆزەکەت بۆ ناکرێت نەبەخوای گەورە کە سوکار و شت هاوکاریتانەکەن بە تایبەت لەم کاتەیە کە ئێستا تۆ ینی هیچ کاسبکارێکت نەماوە لە ماڵەکە نەبەخوا بڵێمەیکە نەوەڵە هاوکاریتان نەبەخوای گەورە خانوەکەت وتت وەرەسێ بەڵێ وەرەسێ هی ماڵی بڵی ماڵە خەزورانتە بەڵێ قداوای ئەویان نەکردو مەسەڵەن بڵێن چۆڵیکەن بڕۆن وڵای 2 جار داوایان کردووە پیان وتون بەڵێ پیان وتوین بەڵامی تر جاخۆ تۆ کرێخانوت پێدرێ نەبەخوای گەورە ئەگەر تۆ بچیتە کرێچێتیەوە توانی کرێخانوی نەخواوەکی لە 1 دینار ناتوانم گاتە بێ هەردوو بکەیت ئەو خانوە بمێنێت و ئەرە بەخواتروا براکە قاتی سەری شۆی لێەوە هەر کاتە تااقەتی نەبوومان کاتە دەرو خێرخواست سەرمایەدارەکان ئەوانی بۆ نمونە زەکاتیان لە مانگی ڕەمەزانە سەرفترەیە قەتعنی هەر پێشتر بە بۆنی مزگەوتەوە هاتوچۆی مزگەوتیا کرد لەوێ ترەها یەکێکی بناسیە داوای لێ کرد ئەوی شتێکی وایە وەرەقێ لە ڕێ ئەوە هاوکاریان بەڵێ لە ڕێ ئەوانێ تر وەرەقێ بووە جاری وا بووە وەرەقە و نیوە بووە هەر ئەوە بوو چی لە ئێستاە بۆ تۆ زۆر گرنگە وەڵی بەزمە ئیشەدی ژیان یعنی ناتوانین بە هیچ شێوەیە بۆمان بەڕێوە ناچێ هیچ زۆر قورسە تەنها ئەوەی شتێک مادی کە خەڵک هاوکاریت بکە بووی بتانی بەڵێ ژیانی پێبەرمەسەر خواردن و زەخیرەی پێویستی ڕۆژانەیە ئەرە بەخوا جارجارەگەر مناڵەکان داوای شتێکیان کرد بتوانی بۆی بکە هەر وەڵام منیش بەزەوەمەوێ تر بڵم چی هەتا ئەوەی خۆی گەورە دەروی خێرمان لێکاتەوە یعنی تۆ خۆت ناتوانانی هیچ ئیشێک هاوسەرەکەشت لە جێگەیە کەوتووە ناتوانانی تەنها ئەوەی کە لە ڕێی خێرخوازانەوە ئەگەر هاوکاریەک بکرێن یان لە ڕێکخراوی کەمەندامانەوە بڵێ خۆشم پێشتر سەر ئەم لەگەڵا بوو بڵێ ئەترەوە تقریبی 2-3 ساڵە کە باش بوو نە ئەبووە هیچ شتێک بکەم نابێ هیلاک ببم ئێستا باشی ئێستا باشترێکم حاڵەتەکەت بۆ نایێت حاڵەتەکەم بۆ نایێت باشە هاوسەریشە دێسە لەم حاڵەتەیە بەردەوام عیلاجیش ئەبێ وەرگێ ئەرە بەخۆی گەورە توانای کڕینە عیلاجەکانتان هەیە وەڵی تر خەڵک بۆی کڕیوە
بەڵام بێ عیلاجی بەردەوامی هەبێ ئەبێ هەیبێ هەروەڵا پێی پارشێ و دوای پارشێ یعنی ئێوارە و پارشێوشی هەیە باش داواکاریتان چییە؟ وڵی داواکاریمان لە بینەرەکانمان ئەوانەی کە ئێستا گویان لە تۆیە ینی چیرۆکی ژیانی تۆ ئەزانن داواکاریتان چییە لە خەڵک وڵی لە خێرخوازان داواکاریمانەوە یارمەتیمان بن بۆی بتوانین بژێ ژیانمان بەڕێکەین هەل لە دینارێک هەل لە دینارێکەوە پێویست بێت ئێوە هەر بەخوا پێویستە و هەروەڵا زۆریش ئیسفادەی هەیە بۆتان زۆریش باش کاتە زۆر بەڕێز مەریوانی حاجی جەمال لە بەرنمەکەی ئێمەوە بڕی 1 ملیۆن دیناری بۆ ئێوە کردوتە دیاری ماڵی ئاوا بە هیوای ئەوەی کە سوودی هەبێ بڵام بۆ مناڵەکانت جلی جەژنیان بۆ بکڕی وڵی تر زیاتریش قەرزارم خوا بە سەر کەمێک قەرزەکانی لێ بیتەوە کەمێک عیلاجی هاوسەرەکەتی پێ بکڕی فەرموو بە هیوای ئەوەی کە بەڵام ئەگەر بتوانێت یارمەتی تریشمان باش شتێکی تر بۆی بتوانین ئەو قەرزانەمان لەسەر ئاسان بێ بە هیوای ئەوەی کە لە ڕێی بەرنمەکەی ئێمە ئەوانەی کە بینەری بەرنمەکەی ئێمن و گوێبیستی چۆن بتوانن هاوکارتان بن بۆ ئەوەی کەمێک ئەو قەرزەکە لەو ناڕەحەتیە دەرمانکەن باشترێک بڵێ زۆر بەڕێز کاگڕنج ئەحمەد کە بەڕێزیان خاوەنی کارگەی کیانان بەڕێزیشیان سەبەتەیەکی پڕ لە خواردن و ماوادی پاکەرەوەی بۆ ئێوە دابین کردووە بە هیوای ئەوەی کە سوودی لێ وەربگرنەوە بێ دەستی ئێوەش خۆش بێخوا زۆر سپاس ئەگەر شتێکتان ما بێ لە کۆتایی بتانێ بەزەوەی مەعیشەتی ژیانمان بڕوە بەڕێوە یەکێوێ یارمەتیمان با و دەستان خۆش بێت زۆر خۆش بەڵێ ئازیزان ئەوەی کە بینیتان دوو خاوەن پێداویستی تایبەت لە ماڵێکدا کە هەردوو هاوسەرەکە خاوەن پێداویستی تایبەتن لەگەڵ ئەوەش هاوسەری ئەم خاتونە سیارە لی داوە و قاچی هەمووی پلاتینە و بە هیچ شێوەیەک ینی توانای ئیشکردن و جوڵەی نەماوە بۆیە مەعیشەتی ژیانیان تەنها لەسەر ئەوەیە کە ئەگەر خێرخوازێک ئاوڕێکیان لێ بداتەوە یان هاوکاریەکیان بکە بۆیە ئەوەی کە بینەری بەرنمەکەی ئێمە و دەیەوێت خێرێک بۆ ئەم مانگی ڕەمەزانە بۆ خۆی بکە با ئەم ماڵی لەبیر بێت و هاوکاری ئەم ماڵە بکە سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا سبەی ئێوارە لەگەڵتان دەبین من کۆتاییم بە بڕگەکەی خۆم هێنا بەڵام لەگەڵ پەیامنێرانمان لە خەندانەوە لەگەڵتان بەردەوامە بین. ئەوەی ڕوویە زانیتان ئەوەی ڕوو ئەیات پێتانەڵی سلێمانی هەولێر دهۆک هەڵەبجا کەرکووک سلێمانی هەولێر دیالە ڕواندز ئامێدیە هەولێر کەرکووک ئاکرێ کەرکووک ڕانیا کەلان سلێمانی کفری باخدا سلێمانی چەند چەماڵ بەغدا سلێمانی شنگال سلێمانی قامشلو سلێمانی حەشەکی تاران استانبول غزة فلسطين القاهرة سلێمانی نيويورك بینەرانی کورسان نیوز سڵاوتان لێبێت خالید ئەحمەدم لە شاری کۆیەوە بەرنامەی خەرمانتان پێشکەش دەکەم. خەرمان بەرنمەیەکی تایبەتە بە مانگی ڕەمەزان و ئێواران کاتژمێر 6 لەسەر شاشەی کورسان نیوز پەخش دەکرێت. لەم بەرنمەیەدا ئاشناتان دەکەین بە ژیان و گوزەرانی دانیشتوانی شاری کۆیە. لەگەڵەوەشدا کۆیە یەکێکە لە شارە مێژووی و دێرینەکان کە مێژوویەکی زۆر کۆنی هەیە. ئاشناتان دەکەین بە بەشێک لە ناوچە دێرین و شوێنەواریەکانی کۆیە بینەرمان بن. ئێرە پارکی خوشکە فریشتەیە لە شاری کۆیە یەکێکە لەو پارکە خنجیرانەی کە ڕۆژانە خەڵکی کۆیە تێیدا پشوو دەدەن بە تایبەتی خەڵکانی بەتەمەن لێرە ڕۆژانە بخوایان دێن لێرە کاتەکانی خۆیان بەسەر دەبن کەوتۆتە ناو بازاڕی شاری
کۆیە جا من لەگەڵم دوو پیاوانە دەمەوێت باسێکی ڕەمەزان بکەم باسێکی ئێستا و جاران بکەم لە مانگی ڕەمەزاندا بزانم چۆنە بە شێوەیەکی گشتی دۆخی ژیان و گوزەرانی خەڵک چۆنە مامە گیان سڵاو لێبێت سڵای خوای لە تۆش بێ بام باشی تەندروستی چۆرام چاوت ماچەکەم بەخێر بێ سەر چاو یاڕەبی باشبی لەگەڵ ڕەمەزانێ چۆنی ڕەمەزانی ئێستا لەگەڵ جاران جیاوازیەکی هەیە بەڵێ جیاوازی زۆرە ڕەمەزانی ئێستا خەڵک گەر برێونەرێ لە ڕووی ئیسراحەتەوە زۆر ئیسراحەتە و دانیشتە و لە ماری خۆیەتی جاران ئێمە لە گوندی بووین لە گوندی بۆگت بووین 150 ماڵ بووین بەو 150 ماڵەی بە هەموومان برێ هەموو گوندەکەی خرکەوە دەفتەرێکی نەبوو ئەنجا شکر و سابیر بوو میوانێک داهات میوانەکەی گەشتکەی بە میوانەکەەوە دەگرن مریشکێکی هەبوو یا مریشکەکەی بۆ سەر دەبڕی ئێستا ماڵ هەیە 3 تەنە ڕۆنی هەیە 5 غازی هەیە ئێستا دەڵێ وڵا بەیانی لێم دەخەومیە چێ دەڵێ بۆ خۆی دەژیا یەک ڕۆژ باڕین خاسی بخرین بچین برنجی بخرین بچین شەکری بخرین ئێمە لەو گوندەی ئێمە ئەو هەموو ماڵە 100 دینا هیچ ماڵێک نەبوو کە 10 دینا لێ جیفای دابی میوانی واتای پیاو بوو خزمەتی میوانی دەکرد شێ پاشێ هەڵدەستا 50 ناوتاوی دەکرد پیرەمێردە بۆ وڵاشی من بوو تەمەنی من بۆ 7 ساڵ بوو 5 ناوتاوی دەخوارد ئێستا یەک ناوتاوان بخۆن پێما دەگوتن کولێرە و ناوتاوە فەرقی نییە ئێستا هەڵدەستیە مۆزی هەیە بۆ پاشێوێ سێوی هەیە خورمای هەیە هێلکەی هەیە چ خوانێک هەیە بە قورعان دەمرین لە برسان ئەو کاکە بۆ ئەو دەمەی خەڵک نەمردووە لە برسان ئەو هەموو ئیش و کارێ بوو ئێستا دەمری لە برسان ڕەمەزانی ئێستا ئەو دەمەی ئەوەی فەرق ئێستا تو ئەو کاتی خۆش سەدقاتی ئەو دەمەی کە من 10 دینار نەبوو ئێستا ڕەمێ من دەوەرەخەمە بێ زیاتر بانەڕی خوا ئاگای لێیە ئەو دەمە خۆشی و سەدقاتی ئێستا خۆ ئێستا خەڵک پارەی زۆرە بەس وەزع ناخۆشە خەڵک مرتاع نییە ڕوو لە خوای دەکەین و ڕێ خوا و پێغەمبەر مانگرتیە و ڕێی ماری خوا مانگرتیە و تەعاتی خوای دەکەین و ئەگە خوا لێما خۆش ببی بە ئەمری خۆی و ئینشاءالله خوای گەورە نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەت ئینشاءالله لە خاتی گەورەی خۆی ڕەوی بسورمانە خوا ڕحمی پێ بکات لە خاتری پێغەمبەر لەگەڵ ڕەمەزانێت چۆنی جەوەکە چۆنە لە کۆیە بە شێوەیەکی گشتی ڕەمەزانی ئێستا جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕەمەزانی جاران و خۆ مامێژ ئەرێ وەڵڵا منش قسەی منش لەسەر قسەی ئەرێ وەڵڵا ئێستا کە هەموو چیش زۆرە بەس چییە وەزەکە خۆش نییە عالم دری خۆش نییە عالم هەموو نەخۆشە قەلەقا بۆچی ئەتوو دەرێ کابرا هەموو شتێکی هەیە هاوارەکە دەچی غارەدا لەو بازار دەرێ کورە ئەو شتە گرابوو دەستەوە دەرێ کورە غاز نما کورە نەفت نما کورە کارەبانمە کابراج ئەو قەلەقەیە لەو میلەتە ئەرێ وەڵا ئەو های وەزەکە و دەنەخۆ وەڵاهی ئێستا کە برین ئەمە چی ئیش و کار ناکەین دێنە ئەو بازارە دەچینەوە مارێ و دێنەوە ئێرانە دێنەوە بازار لە مارێ لۆ ئێرانەیە هەر ئەوەیە ئیش و کارەکان هەر ئەوە ئیش و کاریش نییە عالەمیش هەیە باشە وەزعی باشە هەیە فەقیرە هەیە هیچی نییە وەزەکان نەک برێم وەڵی هەر ئەمن باشم دەمەشای عالەمیش دەکەی چەند گرنگە لەو ڕەمەزانەی دانی ئەوانەی کە خوا پێداون ئاگیان لە خەڵکی هەژار کەم دەرامەت ئەو خەڵکانە بێکە وەزع و گوزەرانیان باش نییە واللهی ئەگەر ئەوانە ئەگەیان ئەوە باشە ئەگەیان لە فەقیر بی ئەوانەی هەیتیان وەزعیان باشە فەقیر هەیە هیچی نییە یارمەتەکی بدا مەعجی ڕەمەزانە خێرە ئەگەر پێی بکری ئەگە بیدا ئەگە بیکە زۆر شتێکی چاک و پیرۆزە. لە مانگی ڕەمەزان و لەگەڵ نزیکبوونەوە لە جەژن خواستی هاوڵاتیانی لەسەر دوورینی جلی کوردی زیاتر دەبێت ئەمساڵ دۆخەکە جیاوازیشە هەم لە لایەک نەورۆز و جەژن بەیەکەوەیە هەم لە لایەک ئەو دۆخی جەنگی کە هەیە ڕەنگە کاریگەری هەبێت دیگە لەمانە لە مانگی ڕەمەزاندایان لە بۆنە و جەژنە ئاینی و نیشتیمانی و نەتەوەیەکانیشدا بەرگدرۆکان زۆر سەرقاڵ دەبن جا من دەمەوێت لەگەڵ وەستاکارۆخ باسێکی ئەو دۆخە بکەم بزانم خەڵک تا چەند خواستی هەیە ئەمساڵ بۆ دوورینی جلی کوردی تا چەند ئامادەکاریان کردووە وەستا ماندوو نەبی لە ساق بێت بەخێر بێبرایەکەم زۆر سپاس ئەمساڵ دۆخی جلی کوردی چۆنە ئامادەکاری خەڵک چۆنە وڵی سپاس بۆخوا لەبەر جلکەکەمان جلکەچی ڕەسەنەی کوردی زۆر جوانە ئەو سەربازار زۆر زۆر لە چاو جاران زۆر باشترە سپاس بۆخوا لەبەرەوە جێژنەی ڕەمەزان و جێژنەی نەورۆز هەردووکی پێکەوێت تێکەڵا
وعزەکەش لە خۆت ئاگداری ئەو وعزە تۆزە بازاری سستکرد لە لایمەوە خەڵک دڵی خۆش نییە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل ئیشەڵڵا خوای گەورە پەنامان دەدا و سەرکەوتوو دەبین لە وعزەی ئینشاءڵڵا هەموو لایەک پارێزراو دەبن. باشە وەستا لە کۆیە خەڵک حەزی لە چ جۆرە ستایلێکی سوورینە؟ وڵی لە چ جلکە یعنی ئەوەش دەگەڕێتەوە سەر تەبیعات هەیە سادەی دەوێت هەیە مرادخانی بەس بەعام لە کۆیە لە لایمە کراسی باوە بەرە قەمیسی پێ دەڵێن داخرای وەلو بەهاران جوایەسترە بەهاران ڕانگ چۆغەرە سادە بە باغر هەیە قەمیسی لە بنەوە لەبەر دەکەن لەبەڕی بەس بۆ جوانی و ئەو جومعان لەبەر دەکرێت زیاتر ئەوە نێبرێت دایمی بی ئەوە دایمی لەبەر دەکرێت کراسی. ئەوەی کە ئەمساڵ دێت بۆ دوورینی جلی کوردی و قاتی کوردی زیاتر چێن گەنجانن یا بە تەمەنەکانن؟ وڵی سوپاس بۆخوا ئێستا خەڵکەکە تقریبان تێگەیشتوە ناچی بە ئەوروپا زیاتر گەنجەکان ڕوو لە قاتی کوردی دەکەن بەعام خەڵکەکە لەو ماوەیە یعنی ماوەی زۆرە بەرەو ئەوروپا ناڕوە گەنجی ئێستا ئەو مناسەبانەش گەنج قاتی لەبەردەکەن لە بۆ سەفرە و سیاحی دەرێک. باشەوەستا نرخی جلوبەرگ چۆنە ئێستا بۆ نمونەگەر ئەو قاتێکی بەری جەنابەت بڵێ کەسێک بە قوماشێکی باش یا قوماشێکی یعنی ناوەند بدورێت چۆنە بە شێوەیەکی گشتی نرخ چۆنە لە خۆی لە شێوەی گشتی وەختە برم کۆی لە هەموو شارەکە هەرزانترە لەبەر کۆی بەس چینی معاشخۆری تێدایە وەک شارەکە ئێستا بچێ هەولێرە بچێ سۆران بچێ سولێمانی لە چاو ئێرە سەحرەکانیان زۆر زیاترە هەم لە زاڕیبەی هەم لە کرێدوکانی لە کارەبای هیمە لە چاو شاران ئەوانەمان کەمترە ستا بۆ نەقاتە چۆک من دەکەی بە 75,000 تا 90,000. لە مانگی ڕەمەزاندا یەکێک لەو خواردنانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە خواسی لەسرە بە تایبەتی بۆ پارشێوان بەرهەمە سپیایەکان. بەرهەمە سپیایەکانی جۆرا و جۆرن هەر لە ماست و پەنیر و کەرە و شیرێژ و لۆرک و هەتا کۆتایی لێرە لە کۆی ئەم دوکانانان بەرهەمە سپیانیانەیە خەڵکێکی زۆر ڕویان تێدەکا بۆ ئەوەی بیکڕێت و بیکاتە ژەمێکی خواردن بۆ پارشێوان یا هەیە بەربانگیش دەیخواجا دەمەوێت لەگەڵ مام حەوێز باسێکی بەرهەمە سپیایەکان بکەم. مام حەوێز چۆنی؟ خۆشی سلامەتی بەخێر بێن. لەگەڵ ڕەمەزانێ وەزات چۆنە؟ باش لەخوا بەزیادبی یا ڕەبی باش بی. خواستی خەڵک لەسەر بەرهەمی سپیایی چۆن؟ وڵای بە زۆری پەنیرەکە باشتر دەفرۆشێ ماڵ شتووە کەم دەفرۆشێ بە زۆری پەنیرەکە دەفرۆشێ بۆ خەڵک زیاتر کە زیاتر دەفرۆشێ ئەخە ینی خۆی پێراناشی لە کابرا بە نان و ماسی جوان سازان بە ڕۆژی بیکاکە لەبەر وێ لەبەر چکەنی. باشە نرخەکان چۆنە بۆ نمونە چتان هەیە ئێوە بۆم باسکە و نرخەکانیان وەڵا کاکە نرخەکانەوانە ئێرانینە ئێرانی شێ باش هەزاری و بن و هەزاری و پەنیر ئەوانی دیگەمان هەیە و پەنیرە خۆماریانە بابرێ پنج باش هەزاری زۆرانی. ئەو سەلکانە پەنیری خۆماڵین؟ بەخدای نازام خۆمالی خۆمان شکۆم دروستم نەکردە خۆکات ناوەڵێ نازم هەزاری چەند داری ئێرە باش جگە لە پەنیر چیکە لە ئێستادا خواستی لەسرە خەڵک حەزی لێە بێت بیکڕێت زۆر کاردی و کەنگرو ئەو شانە لەبەر هەمە سپیایەکان وەڵای هەرەوە پەنیر و لۆرەوە هیچکاری نرخەکانیان چۆنە شارەزای نرخەکان هەرۆڵە چلو باش هەزارینەوە هەمووی پەنیر و لۆر هەرەوە ئەوە هەموو چلو باش هەزاری. شیرینی یەکێکە لەو خواردنانەی کە لەلایەن هاوڵاتیانەوە خواسی لەسرە بە تایبەتی بۆ بەربانگ بەشێکی زۆری هاوڵاتیان دەخوازن لەسەر سفرە و خوانەکانیان شیرینیە بێت لە کۆیشدا شیرینی ناوبانگێکی خۆی هەیە لێرە ئەم وەستایە ئەم جۆرە شیرینیانە دروست دەکات لوقمە قازی و برمە و ئەم جۆرانەی دیکەی شیرینی دەمەوێت لەگەڵ وەستا قسە بکەم وەستا ماندوو نەبی لەش ساق بێت بازاری شیرینی چۆنە لە ڕەمەزاندا؟ زۆر باش بازارەکە باش ڕەمەزان دائیم باشترە و خەڵک زیاتر حەزی دەکەن. باش خەڵک تا چەند حەزی لەو شیرینیانەیە کە ئەوە تەڕن بۆ نمونە؟ وڵی 150 زیاتر بە تەڕی دەی زیاترش حەزی لێ بێشی لێ حەز لێ بێشی لێ حەز مثلا سی
شیرنی بە شیلەش دروست دەکەن یان بەس والله ئەوەس داواکاری خەڵکێکە داوا بکە مەسەلەن لۆ دووزەکە لۆی دروست دەکەن. چ جۆرە شیرنیەک دروست دەکەن هەر ئەوانە نە؟ والله ڕانەقەلە ئەوە بە ئاردی سمید دەکرێت ئەویان بەڵێ بە ئاردیکە نییە ئەو زلابیایە ئەوە برێن بامی پێدەرێن ئەوە شەت بامی وردەوە مەقازیە هەر ئەو 4-5 نەوع دروست دەکەن. دوای ئەوەش مەسەلەن هەفتەشی بینێمە کولیسۆش توێ دەکەین کولیسۆی بەگوێز و بە خوورما و ئەوانە مەسەلەن وزدی ئەوانە نرخیان چۆنە ئێستا بۆ نرخیان وڵاهی بەنسبەت دوکانەکەیمە نەگرم و خەڵکوێر دەزانیەوە ئێستا لە هەموو شوێنش 4000 بە 3000 بە 3000 هەزەی موچە و باردەمت خەڵک باش نییە لەبەر ئەوەی کەمتر دەیفرۆش. زیاتر لە ڕەمەزاناندا و شیرنیانە بەس ڕەمەزاندا دروست دەکەن زیاتر. دوای ڕەمەزانە چ جۆرە شیرنیەک دروست دەکەن؟ کولیسۆ و کێک و ئەنواع ئەوانە کێکی بە کونجی و بە گوزی هندی و سەمون و بۆ خۆت چەند ساڵە لە شیرینیدا؟ تقریبا وازم هێناوە مەسەلەن لە 2000 جارێک دەستم پێکرد وازم هێنا سا تقریبا نزیکەی و 2 ساڵ دەستم پێکرد. خەڵک تا چەند مەسەلەن حەزی لە شیرنی هەیە بڵێ فڵان جۆرەم حەز لێ بە تایبەت بۆم دروستکەنەوانە هەیە؟ خەڵک ئێستا حەسب بەنسبەت ئێستا زۆر حەزی لە شیرنی ناکە مەسەلەن هەیە خۆی دەپارێزی ڕاست بەس ماڵۆ دەباتەوە مناڵی هەیە حەزی دەکاوە حەزی دەکاتەوە وەکو مانای ئەوانەی کە تەمەنیان گەورەیەوەی حەزی ناکەن ئەوانە. باشە ئێوە ڕۆژانە لە کێوە لێرە ناو شیرنیانە دروست دەکەن؟ ساعات 7 تا پێشمانژی وەرگەڕێن لە شان ساغ بێ ماندوو نەبن خی گەورە بەرەکەتداری بکات ئینشاڵڵا. ڕێزم بەخێر لە شان ساغ بێ. کۆیە یەکێکە لەو شارانەی کە ترشاتەکەی زۆر بە ناوبانگە یعنی لە هەر کەسێک بپرسی ترشاتی کۆیە چۆنە دەڵێ ناوبانگی زۆر و زۆر خۆش و بەتام و بەلەزەتە. وەستا لێرە ئەم دوکانی ترشات فرۆشی هەیە و خۆیان معمەلیشانەیە ترشات دروست دەکەن. جا دەمەوێت لەسەر تایبەتمەندیەکانی ترشاتی کۆیان دەقسەی لەگەڵ بکەم و ڕەمەزانیشە خەڵک زیاتر حەزی لە ترشاتە لە مانگی ڕەمەزاندا. وەستا تایبەتمەندی ترشاتی کۆیە چییە بووە ئاوا بەناوبانگە ترشاتی کۆیە؟ پێشەچی بەخێر بێن سەرچاوانم ترشاتی کۆیە تام و بۆن و لەزەتی خۆی تایبەت هەیە کە تقریبی لە ساڵی 1970ەوە کە ترشاتی کۆیە دامەزراوە مەحمەلەکەی دامەزراوە بە سەرپەرشتی وەستا ئاراز و وەستا دەرباس کە ئەوان سەرپەرشتی دەکەن و دەیگرنەوە و شتەکان لە شارانیش مشتریمان تایبەت دێ لە بۆ ترشاتە زەرد و سۆرەکەی خاص دێن لە بۆی ماشەڵان بە جملە و بە تاچیش بەردەستە بەستڵ و بەقود و هەمانە. باشە وەستا تایبەتمەندی ترشاتی کۆیە چیەکە جیاوازە لە شوێنەکانی کە چ شتێکی هەیە جیاوازە لە شوێنی دیکەیان ناوبانگەکەی چییە؟ تایبەتمەندیەکە چییە؟ ئەنی دەستاوی خۆمان و دەستاوی کۆیان و کە با بڵێن ئەهان تام لەزەتە چ خۆی تایبەت دەدەنێ کە خاص بە ترشاتەکەیە لۆ خۆیان دەیگرنەوە حازری دەکەن. شتەکە زۆر مشتری ئەلحەمدوللا سوازە بۆ خی گەورە مشتری زۆر ڕایان لێە. باشە وەستا و کەرەسانی کە ترشاتەکەی لێ دروست دەکەن ساڵانەیە لێرە لە کۆی بۆتان دەیا لە شوێنی کە دەیا چەندە ئێوە هەرمۆتەتانەیە کە بە زەیتون بە ناوبانگە ڕاستاسان سوودتان لەوانە وەرگتووە؟ سوودی وەرگرتنی هەرمۆتەی زۆر باش ئەلحەمدوللا زەیتونیان لێ وەردەگرین برین یان وەرناگرین بەڵام ئێستا ئەو زەیتونەمانەیە زەیتونی دەرەوەی میسڕیە ئەویان هەر میسڕیە ئەویان تورکی ئەو ڕەشەیان ئەویان ئیسپانیا یعنی هەریەکە و ئیشارەکە. باشە بۆ نەتانتوانیوە سوود لە ئەوەیوان وەرگن زیاتر زەیتونی خۆماڵیشوانەیە بەرهەمی ناو خۆمان هەیە تەرۆزی و قەرنابی توشتەکان هەمووی بەرهەمی ناو خۆیە هەمووی ناو خۆیە دەوروبەری کۆیە لێیان دەکڕین ساڵانە خۆشی دەکەین و لە خەی دەکەین ئێمە. باشە خەڵک لە ڕەمەزانێدا تا چەند حەزی لەسەر خواستی لەسەر ترشاتە تایبەت بە ڕەمەزانان ئەگەر لەسەر سفرە نەبێ ناوێت ترشات ئەلحەمدوللا خواستەی زۆر باشی لەسرە خاستن ئەو ترشاتە سرکەیە لەگەڵ زەردەکە زۆر باش خوازە سەرە ئەلحەمدوللا. مشتریکەتان هەیە لە دەرەوەی کۆیە بێ بەتاکید ئەرێوەڵا لە هەولێرمانێ مشتری ماگانە دێن دەبن تایبەت لە ئێرانە لە ڕانیەی دێ لە سلێمانی دێ باوەڕ بکە لە بۆ دەرەوەش ڕۆیشتی ئەلحەمدوللا. باشە نرخیان چۆنە ترشاتەکان هەرزانن؟ هەرزانن ترشاتەکان بەپێی
مشتریەکەش ینی با ئەوەندەی کە زۆر بباتەوە خاترێکی تەواوی دەگیرێت. مام عەبدوڵڵا ساڵانێکی زۆرە لە بەردەم مزگەوتی گەورەی کۆیە لێرە ئیشی دروستکردنی تەزبیح و فرۆشتنی تەزبیح دەکات لە ڕەمەزانانیشدا لەبەرەوەی خەڵک زیاتر نزا و پاڕانەوە و پەرستش و دوعا دەکات خەڵکی ئێمەش لەبەرەوەی دەستمان ڕات و زیاتر تەزبیحمان بە دەستەوە بکە زیکرێک دەکەین دوعاک دەکەین. جا دەمەوێت لەگەڵ مام عەبدوڵڵا بزانم ئیشەکە چۆنە خەڵک تا چەند حەزی لە تەزبیحە چ جۆرە تەزبیحێکی حەز لێیە. مام عەبدوڵڵا ماندوو نەبی لەش ساق بێ لەگەڵ ڕەمەزانت چۆنی مام عەبدوڵڵا چۆن دەڕوا کاتەکە لێرە؟ زۆر خۆشە حەز زۆر نازانم چۆن دەڕوا کار و کەسابەت چۆنە ئیش تەزبیح چۆنە بازارێ؟ ئەگە برێم سفرە گوناحبارم بۆ ڕەمەزانێ بەڵام ئەوەنەوە شتەکێ دەنا چاوەڕێ سەری ئەسام چاوەڕێمە دووسێ مەعاش بێ و جا دێمێرە شەوانە. باشە مام عەبدوڵڵا چەند ساڵە تۆ ئیشی و تەزبیح و شتانە؟ 15 ساڵە جەرگە. خەڵک حەزی لە چ جۆرە تەزبیحێکە زیاتر؟ تەزبیحەیە بەزگرە تەزبیحی قەزوانە کامێ ئەوەیە لێرەدایە؟ بژێوە حەژار ئەوانن؟ ئەوەتە خۆیت ئەوەیە؟ ئەوە نرخی چەندە؟ 200,000 شتێک بۆ خواردنیش دەبێ بەڵام جا بۆ زرفەیەتەوە دەڵی بازار نییە خەڵک دەوێرە خۆ لەوەی بدات خۆ عالەمە هەمووی نەمردوو لە بستان وەڵا هەیە بە پاری ناڵێ پارە بە خۆچیە ڕاستە ڕاست سیاوێ نازانێت چی دێ وایە ڕاست خۆشیان لە هەموو عەسرێکیدا هەبوو فەرقی جەرە بوو وەڵا ڕاستە بەتاکید بەڵام فەقیری ئێستا تەسیری لە کۆی گشتی کردو. وای باشە مام عەبدوڵڵا باباسێکی ڕەمەزان لەگەڵ بکەم بە بیرەوەریت و لە گەنجیش تا ئێستا جیاوازیەکی وا ڕوویداوە لە مانگی ڕەمەزانەکان ڕەمەزانی ئێستا خۆشترە بەلایتەوە یا ساڵانی زوو خۆشتر کابرا تۆزە ئیمانی بەهێز بێ ڕەمەزانیی سەرماتە برسید ناوێت پێنین ناوێت هەر تۆزە ئیمانی بەهێز بێت دەزانێت بە ڕۆژی بێت ڕاستە ئەوە حەقیقەتە ئەمن بە بیرم دێ لەگە بام لە پەرێزێ بووین ماجی حەوت بام بە ڕۆژی بوو مگەچکەمەوە نەمەخ ئێستا تاسیرێکی چی هەیە با بگیان ڕەمەزان وەڵڵاهی زەڕێک کابرا بتمانەی بەدینەکەی هەبێ دەتوانێت بە ڕۆژی باشە مام عەبدوڵڵا جاران خەڵک خواردنی کوردەواری دەخوارد وانە مەسەلەن ماست و پەنیر و شیرۆژ و دۆ و ڕۆن و گەنمە کوتا و ساوار و ئەو شتانە ئێستا تۆ وەکو جاران ئەو خواردنە کوردەواریانە دەخۆی یا وەکو گەنجەکان هاتوویە سەر خواردن سامی ژەهرە ژەهرە بۆ خۆت چ دەخۆی پارچێوان؟ وایە من شولەیەکم برنجی کوردی کڕیە ڕۆژێ دەرەبوو دەخۆرێنەکەم یەکەس نایخوا پارچێوان چ دەخۆی؟ وەڵا پارچێوانەوەی حەزم لە بێی دەخۆ وەڵای بەدەست خۆم نییە زیاتر شێو ئەوانە دەخۆی پەنیر و ئەشۆزانسم خوارد ئەو برنجە کوردی هەندێک مابوو کاردی ڕۆژ وەڵا خۆشە وەڵامیش حەزم لە کاردویە کاردوو زۆر خۆشە جا ئێستا تازەش پێگەیشتووە دەی لە ساغ بێ مام عەبدوڵڵا گیان خوای گەورە بازارت بۆ بنێرێ خێر و بەرەکەتی پێکەوێ ڕزقت زیاد کا و قسە خۆشەکانی شتەر بمێنن مام عەبدوڵڵا مانگی ڕەمەزان جگەلەوەی کە با بڵێن مانگی پەرستش و عیبادەت و خواپەرستیە مسلمانان لەو مانگەدا بە ڕۆژوو دەبن لە هەمان کاتدا مانگی بەخشندەی مانگی لێبوردنە مانگێکە بۆوەیە کە ئێمە لە دۆخی هەژاران تێبگەین کە ئێمە بەخشندە بین بەرامبەر بە یەکتر لێبوردە بین
لە شاری کۆیە مزگەوتی گەورەی کۆیە یەکێکە لە شوێنەوارە مێژوویەکان و مێژوویەکی زۆر دێرینی هەیە. مامۆستا مەلا مەقسوود وتاربێژ و پێشنوێژی مزگەوتەکەیە دەمەوێت سەبارەت بە مانگی ڕەمەزان و هەروەها لێبوردەی و بەخشندەی و ئەوانە قسەی لەگەڵ بکەم و باسێکی کورتی مزگەوتەکەش دەکەین لە بەرەوەی مێژوویەکی کۆنی هەیە. مامۆستا سەرەتا پێم خۆشە باسێکی کورتی مزگەوتەکان بۆ بکەین. مێژووی مزگەوتی گەورەی کۆیە بۆ کەی دەگەڕێتەوە؟ سەرەتا بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بەخێراتنی کەناڵی کورسات دەکەین بۆ شاری کۆی و بەتایبەتی مزگەوتی گەورە بەخێربێن سەر و سەرچاومان. بێگومان مزگەوتی گەورەی کۆیە معلومی جەنابتان و هەموو ئەو دەڤەرەی شاری کۆی و هەرێمی کوردستانە کە مێژوەکەی بۆ 182 ساڵ پێش ئەمڕۆ دەگەڕێتەوە کە حاجی بەکراغای کۆیی ڕزا و ینی ڕەحمەتی خوای لێبێ لەسەر ئەچی خۆی دروستی کردەوە بەڕێزە. بێگومان مزگەوتی گەورەی کۆیە کۆمەڵێک زانا و کەڵە پیا و کۆمەڵێک مامۆستای ئاینی بەرهەمهێناوە بە تایبەتی تریشیان و ناودارترینیان خانەوادەی ماوەستا مەلا محەممەد جەلیزادە بووە کە خۆی باوکی باپیری براکەی وە هەروە هەمویان دەستێکی زۆر باڵایان هەبووە لە مزگەوتەیە و وتاربێژی ڕاستەقینەی ئێرە بوون با بڵێن و چەندین مەدرسە و با بڵێن فەقێ لێرە گەورە بوون و بەرهەمی ئەم مزگەوتە بوون. بەنسبەت بابەتی دووەمیانەوە کە پێی دەوترێ لێبوردەیی بێگومان الله سبحانه وتعالى لە قورآنی پیرۆزدا دەفەرمێ وەعفو وەصفحوا. عفو لەگەڵ سەفحا زۆر جیاوازە. عفو بریتێ لەوەی تۆ تاوانێک بەرامبەر کەسێک دەکەی لە بەرامبەر ئەم تاوانە لێبوردە دەبیێ واتە لی خۆش دەبی. بەڵام هێشتا ئیستعدادی ئەوە تیانیە کە سەفحەیەکی نوێ بکەیتەوە چونکە ئەم ئاەتە دوو بەشە. بەشی یەکەمیان ئەوەیە کە من لێبوردە دەبم بەرامبەر بەو کەسە. بەشی دووەمیان وەصفحوا بریتێ لەوەی کە سەفحەیەکی تازە لاپەڕەیەکی نوێ دەکەمەوە لەگەڵ ئەو کەسەی کە تاوانێکی کردو لە بەرامبەر بم. بەڵام هەردووشیان زۆر گرینگە ئەگەر ئێمەی مرۆڤ بتوانین عفومان هەبێ و سەفحمان هەبێ ئەو کاتە بەڕوویەکی باشەوە دەتوانین داوای لێبوردن لە ئەڵڵا بکەین. چونکە ئەگەر ئێمە لێبوردە نەبین بەرامبەر بە یەکتری گومانت نەبێ لەوەی ڕووی ئەوەمان نابێت دەستی دوعا بەرزکەینەوە لەم مانگە پیرۆزە بە تایبەتی تریشکە داوای لێبوردن لە ئەڵڵا بکەین سوبحانە وتعالە. ئەمە بابەتی لێبوردەیی کە زۆر زۆر گرینگە. باش مامۆستا یەکێک لە پەیامەکانی ڕۆژوو کە خۆمان برسی دەکەین لە بەرەبەیانی و هەتا بەربانگ بە ڕۆژوو دەبین ئەوەیە کە لە هەستی هەژارەکان تێبگەین تا چەند گرینگە مسلمان لەم مانگەدا بەخشن دەبێت دەستی واڵا بکە بۆ خەڵکی هەژار خەڵکی کەم دەرامەت خەڵکی نەدار بۆ ئەوەی هیچ نەبێ سفرە و خوانی ئەوانیش ڕازاوە بێ کەسێک قەرزدارە دەستگیرۆی بکەین گەنجێک کە تازە هاوسەرگیری کردووە هاوکاری بکەین بۆ ئەوەی هەم ئەو تۆزێ باری لاری ژانی ڕاست بێتەوە هەم ئێمە ژۆک و مرۆڤێک کەمێک هەست بە ئارامی و ئاسوودەی بکەین لە بەرەوەی بەخشین بۆ خۆ دەزانی یەکێک لە دەستکەوتە هەرە گرنگەکانی ئەوەیە کە ئاسوودەیەکی تایبەت بە دەروون دەبەخشێت. بێگومان بابەتی بەخشین لە قورآنی پیرۆزدا الله سبحانه وتعالى 8 صنفی دیاری کردو وەکو زەکات. إنما الصدقات بوشي بو 8 صنف للفقراء والمساكين والغارمين للفقراء والمساكين والعاملين عليها والمؤذفة قلوبهم هتا وكو صنفك الله سبحانه وتعالى باسي كردو. هەرێمی کوردستان بە حکمیەوەی کە وەزعێکی زۆر خراپ بەسەر ئەم خەڵقەیە هاتووە دەکرێت بڵێم زۆربەی زۆری لە دوو چینا دەژی یەکیان فەقیرەوەی تریان مسکینە. هەموو کەسانشی کە الله سبحانه وتعالى کە دەروی خێری لێکردوونەوە کە پارەیەکی داونێ کە خۆی ئەو پارەیە ئەمانەتە لای ئەو خەڵکە چونکە مڵک لله سبحانه وتعالى. پێویست ئەوانەوانە ئەوە باش بزانن کە ئەم مڵکە بەشی هەموو ئەو فەقیر و نەهامەتی ئەو خەڵکی تایە کە ئەم خەڵکەکە مافی ئەوەی تایە ئەو پارەی بدرێتێ. خذ من ئەموالهم صدقة تطهرهم وتزكيهم. کەواتە پێویستە لەسەر هەموو ئەو کەسانی کە ئیمکانیەتیان هەیە ببەخشن و بەخشن دەبن بۆ کۆمەڵی هۆکاری زۆر هەیە. ئەنی یەکێ لەوانە والمؤلفة قلوبهم کاتی خۆی ئەوانەی کە دەهاتنە ناو ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەرجان عەلەیهی الصەڵاتو وەسەلام لە بەیت المال المسلمین پارەی دەدانێ بۆی دڵیان نەرم بێ. بێگومان ئەگەر ئێمە بەخشندە بین بەرامبەر بە خەڵک الله سبحانه وتعالى بەخشندە دەبێ بەرامبەرمان.
بێگومان ئەو مڵکە مڵکی ئێمە نییە پێویستە لەسەرمان ئێمە وەک ئەم وەزعی خراپە بەسەر ئەم هەرێمە هاتووە هەمومان لە ڕاست خۆمانەوە ئەوەی کە ئیمکانیەتی هەیە بڕوا دەرگا بە دەرگا لە دەرگای ماڵە فەقیرەکان بدا بۆی بتوانێت یارمەتیان بدا بۆی بتوانێت دەستگیرۆییان بکە چونکە ئەوە پەیامی ئیسلامە پەیامی پێغەمبەران بووە بەخشندە بن چونکە ماڵ بە بەخشین کەم ناکات. باش مامۆستای گیان زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی خوا پاداشتی خێر بداتەوە و بە هیواین هەمومان لەو مانگەدا هەم بەخشن دەبین هەم لێبوور دەبین بۆی خوای گەورەش لە ئێمە ببوورێ و لە هەڵەوکەم و کوڕەکانمان ببوورێ و بەرەکەتی خۆی زیاتر سەرمادا بڕێژێت. دەمەوێت باز لە لایەنێکی دیکەی ژیان بکەم لە کۆیە ئەویش ئەوەیە کۆیە شارێکی مێژوویە مێژوویەکی زۆر کۆن و دێرینی هەیە مێژووی ژیان لە کۆیە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە یەکێک لەو با بڵین بابەتانەی کە دەمەوێت قسەی لەسەر بکەم لەگەڵ کاگیەکێتی واحید بەڕێوەبەری شوێنەواری کۆیە خانوە دێرین و کەلەپوریەکانی کۆیە کا مێژوەکەیان بۆ 300 بۆ 400 تا 500 ساڵ پێش ئێستاش دەگەڕێتەوە. سەرەتا بەخێر بێن سپاس لۆ ئێوەش سپاس لۆ کەناڵە بەڕێزەکەتان کە هەموو کات بابەت و لایەنی شوێنەواری لەبیر نەکردیا بە بەردەوامی ئاور لەو سێکتەرە دەداتەوە کە ئێمە بە یەک لە سێکتەرە گرنگەکانی دادنین لە کوردستان بەگشتی و لە کۆیە بە تایبەتی. دیارە ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر مێژووی ژیان لە شاری کۆیە مێژووی ژیان بەپێی ئەو بەڵگان نامانەی کە هەیە هەرچەندە تاکوی ئێستا هیچ ڕووپی و هەڵکۆڵینێکی ڕسمی نەکراوە لەلایەن فەرمانگەکەمانەوە بەڵام لە سنووری کۆیە بەگشتی مێژووی ژیان بۆ زیاتر لە 15 و 20,000 ساڵ پێش زاین دەگەڕێتەوە و هەروەها بوونی چەندین خانووی کەلەپوری و خاڵی کەلەپوری و گەڕەشی کەلەپوری ئەوەمان پێ دەڵێ کە مێژووی ژیان چەندە دوور و درێژ بووە لە سنتەری شارەکە کە لە ئێستا ئێمە لە شاری کۆیە لە سنتەرێکی شاری کۆیە چوار گەڕێکی کەلەپوریمانە بەڕاستی ئێمە فەخر بەوە دەکەین کە لە هەندێک شار خانووی کەلەپوری نیە ئێمە لە شاری کۆیە گەڕەکی کەلەپوریمان هەیە کە گەڕەکەکانیش هەواوان و قەڵات و بەفری قەندی و بایزاغا کە ئەو چوارگەڕەکە گەڕەکی ڕەسەنی شاری کۆیەن کە کۆمەڵێک خانووی کەلەپوری بە دیزاینەکی زۆر جوان بە دیزاینەکی زۆر ئەندازیاری نایاب دروستکرایە لە سنتەری شارەکە کە لەو سەردەمانەدا دیارە وەک ئێستا نەبووە دروستکردنی بینا و خانوو ئەو شێوە دیزاینەی کە ئێستا هەیە ئێستا سەرڕای پێشکەوتنی لە هەموو بوارەکاندا دروستکردنی ئەو دیزاینانە هەر قرسە لە لەو سەردەمانەی خۆی زۆر قڕستریش بووە بەڵام گرنگی شارەکە لە ڕووی جوگرافیەوە دیارە گومان لەوەدانە شاری کۆیە لە ڕووی جوگرافیەوە کە شوێنێکی پێگەچی گرنگی هەبووە کە کەوتیتە نێوان شارە گەورەکانی وەک سلێمانی و هەولێر و کەرکووک و هەندێک زار دەتوانین برێن سووریا و خواروی عێراقیش کە کۆیە سنتەرێکی بازرگانی بووە کاروانسەرایەک بووە کە ئێمە لە سنتەری شارەکە جگە لە خانووی کەلەپوری خانمان هەیە خان کە ئێستا بەداخەوە خانەکان بەشەکی زۆریان لە ناوچوون و بەشەکیشان ماون بەڵام نۆژان نەکرایتنەوە. کاگیەکێتی دەمێ باسی ئەوە بکەم بەشێک لەو خانوە کەلەپوریانە مەترسی لە ناوچوونیان لەسرە ینی ئێوە وەکو شوێنەوار چه هەڵێکتان داوە بۆ ئەوەی ڕێگری لەو لە ناوچوونانە بکەن و لە هەمان کاتیشدا تا چەند نۆژەنتان کردوونەتەوە. ئێمە وەک فەرمانگەی شوێنەوار و کەلەپوری کۆیە بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین کە چاودێرین بەناو بە دیار خانوە کەلەپوریەکانەوە بەڵام بەداخەوە کارکردنی لە شوێنەواری کارەکی قورسە بەهۆی بەدەستخستنی و بەدەستخستنی ئەو ماوادەی کە لە ڕابردوو پێی دروستکرایە و هەروەها ئەو شێوە دیزاینەی کە لە ڕابردوو دروستکرایە خانوە کەلەپوریەکان کە هەرچەندە ئێمە سڵمان لەوە نەکردیتەوە بەڵام ئەوەی ڕێگرا لە پێش ئێمە تەنیا نەبوونی بودجە و نەبوونی پارەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو وەک پێویست ئاور لە شوێنەوارەکان و خاڵە کەلەپوریەکان لە کوردستان بەگشتی نەدرایتەوە کۆیش پشکی شێری لەوە بەرکەوتیا ئێمە وەک دەستمان پێکرد بە بەڕاستی کارکردنی شوێنەوار کارێکی هەم قورس و گرانە و هەم پیرۆزیشە
و ئێمەش بە ئەرکی سەرشانی خۆمانی دەزانین لەو ڕێگەوەی ئێمە داوامان لە ڕێکخراوەی ئەوروپی کرد بە مەبەستی بەگەڕخستنەوەی یەک لە کوورەکانی کوورەی بەرهەمهێنانی گەز لە شاری کۆیە چونکە لە ساڵانی ڕابردوو گەز لە کۆیەوە جگە لە پڕکردنەوەی پێداویستی ناو شارەکە هەناردەندێک جار هەناردەی شارەکانی دەوروبەریش دەکرا بەڵام بەداخەوە لەو ساڵانەی دوایی ئێمە هەستمان بەوە کرد کە کوورەکان بەرەو نەمان دەچن ئێمە گەچمان لە مووسڵ دەکڕی لە کەرکووک دەکڕی وهروە ئەو لە مەخمور دەکڕی ئەو کوالێتیە باشەشی نەبوو لە چاوگەچی کۆیە بەڕاستی ئێمە داوامە لە ڕێکخراوەی ئەڵمانی کرد بە خۆشحاڵیەوە یەک لە کوورەکانی لەسەر بودجەی خۆی لۆ دروست کردینەوە کە ئێستا کاری تێدا دەکرێت کە بەرهەمی خۆماڵیە بەرهەمی گەچکە هەموو خانووکە لە پوریەکانی شاری کۆیە پێکاتەکانیان گەچ و بەردا کە گەچەکەش لە بناری چای هەیە بە سوڵتان و باواجی کوورە بووە کاتی خۆی بەرهەم هێنراوە بەردەکەش بە هەمان شێوە و کاری دەستی وەستایەکانیش بەشەشی هەرە زۆری خەڵکی کۆیە بووینە کە ئەوانش بەداخەوە بەرەو نەمان چویتن بەڵام ئێستا ئێمە بە خۆشحاڵیەوە لایەن فەرمانگەکەمانەوە چەند خانووەکمان نۆژەن کردیتەوە لەسەر بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئێستا بە نمونە ئێرەکە ئینستیتوی زەینەبخانە خانووەکە ئیخۆمانە و خانووی تەنیشتیەوە خانووی حاجی مەجیدە و کەمالی حاجی مەجیدە و حاجی تاهەیە ئەوانە هەمووی بەناوی فەرمانگەکەمانەوە کۆتاخانیش خانووی مەلای گەورەی کۆیە کە بە سوپاسەوە لەلایەن خانەوادەکەیانەوە لەلایەنەوەکانی مەلای گەورەی کۆیەوە پێشکەشی فەرمانگەکەمان کرا بەبێ بەرامبەر و ئێمەش زیاتر دەستکراوە بوون لە دروستکردنی دەرخستە و پرۆپۆزەڵ و بەرزکردنەوەی لۆلایانی پەیوەندیدار بە سوپاسەوە ئێمە ڕەزامەندیمان وەرگرت ئێستا لە قۆناغەکانی کۆتایین و تەمەنا دەکەین لە داهاتوو بتوانین تەواوی خانووەکە لە پوریەکان بە هەمان پێکاتەی خۆی بە هەمان دیزاینی خۆی دروست بکەینەوە بنیاد بنینەوە بە مەبەستی دروستکردنی شارەی گەشتیاری شوێنەواری کە بەڕاستی ئێمە دەتوانین زۆنی کەلەپوری یا بە فەرزۆنی کەلەپوری لە سنتەری شارەکە دروست بکەین کە ئەوەش هەم لە ڕووی گەشتیاریەوە شارەکە دەکاتە شارێکی گەشتیاری شوێنەواری و هەم لە ڕووی شوێنەواریشەوە ئێمە دەستکەوتەی گرنگ دەبی کە ئەو خانوانە لە داڕوخان و لە فەوتان و لە نەمان بپارێزین و هەم لۆ خەڵکی شارەکەش بەڕاستی دەبێتە دروستکردنی و لە ڕێخستنی و فەراهەمکردنی کۆمەڵێک هەلی کار لە سنتەری شارەکە و هەروە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێتە هۆی کۆکردنەوەی داهاتێکی باش لە شارەکە. باش دەستخۆش بێت کاگێکێتی زۆر سپاس دەکەین کە لەگەڵمان بووی هەرچەندە باسی مێژووی شوێنەوار و بابەتە شوێنەواریەکان و کەلەپوریەکان بکەین لە کۆیەدا هێشتا ڕەنگە نەتوانین تەواوی بکەین و کاتی تەواوی پێ بدەین لەبەرەوەی کۆیەکێکە لە شارە مێژووی و دێرینە زۆر کۆنەکان کە مێژوویەکی زۆر کۆنی هەیە و بەشێکی زۆر لە گەڕک و کۆڵانەکانی کۆیە پڕن لە خاڵی کەلەپوری و شوێنی کەلەپوری زۆر جوان ئەم سوپاس بۆ کاگێکێتی کە ئەم دەرفەتەی بە ئێمەدا باسێکی کورتمان لە خاڵ و شوێنە کەلەپوری و کۆنەکانی کۆیە کرد بە هیواین هەموو شوێنانە لە ناوچوون بپارێزرێن و ڕۆژێک لە ڕۆژان فەرمانگەکەی ئەوان بتوانێت کاری نۆژەنکردنەوەی تێدا بکات بۆی ببنە شوێنی گەشتیاری زۆر جوان و سەرنجڕاکێش کە گەشتیاران نەکرد لە ناوخۆ تەنانەت لە وڵاتانی دەرەوەشەوە سەردانی ئەم شوێنە جوانانە بکەن. لە شاری کۆیەوە بەرنامەی خەرمانمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و شارێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ بێت.